بینەران و بیسەرانی خۆشەویست سلااوتان لێبێت لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆر لەگەڵێەوە بەڕێزداین. لە مەڵقەیەژدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا جەلال دەباخ، نووسەر و ڕۆژنامەنووس و هەروەها ئەندامی پێشووی کۆمیتەی ناوەندی حیزبی شووی عراقی. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنمەکەمان. سپاس دەکەم هەر بژین. مامۆسایەوە لە نێوان ساڵانی 16 تا 7 زیاتر مەبەستم بارەگا سەرەکیەکانتان لە دەرگەڵەوە ئەو مەنتیقەیە بوو. ئێوە کە حیزبێکی پرۆلیتاریا بوون باز لەوە کرێکە زۆر جاریش بۆ بەرژەوەندی خۆتان مەسەلەن ئاغا و دەرەبەگ و شێخ و ئەمانەتان بەکارێنا ئەتان خستە بەرژەوەندی حیزبەوە. ئەمە ڕاستە یاخودیەوە پەیوەندی ترتان لەگەڵەوانەیە هەموو ئەو باسە بەو شێوەیە هەڵەیە بەڵێ، چونکە ئاغا و دەرەبەگ یا سەر و خێڵ خۆیان بڕیارەدەن هەڵوێستیان چۆن بێ. لەبەر ئەوە حیزب دائیمەن سنگی فراوانە و باوەشی کراوەیە بۆ هەر کەسێک هەرچی شوێنێ بێ پلەپایی کۆمەڵایەتی کە بێوێ خزمەتی میلەت بکە و لەگەڵ حیزبێکی شیوعیە پەیوەندی هەبێ. ئەوە لەسەر ئەو هەڵوێستی ئەو کەسانە وەستاوە. بۆ نمونە سلەیمان بەجی دەرگەڵا وەنەوەکانی لە دەرگەڵا کە ئەوانە هەڵوێستێکی ڕاست و دروستیان هەبوو بەرامبەر بە حیزبی ئێمە و بەرامبەر بە هەموو لایەنەکانی تر. هەر لایەنێکی نیشتیمان پەروەر پێویست وایە ئەوانە یارمەتیانەدا و داعمیانە کرد و پشتیانە گرت. ئێمەش بەو پێی پشتگیری ئەوان ئێمەش یارمەتیمانەدان و پشتگیریمانەکردن لە ڕووی سیاسی و فکریەوە. ئەگەر باسی ڕێکەوتنی 11 ئازار بکەین کە بەڕاستی مێژوویەکی گرنگە هەم بۆ عێراق هەم بۆ کوردستان، حیزبی شوویەی عێراقی و سۆڤێتیش بە تایبەتی ئەگەر باسی سۆڤێت کەنەوەی کە ئێوە ئاگادار بوون دەوریان هەبوو لەو نزیکردنەوەی بڵێن سەرۆکایەتی شۆڕش و حکوومەتی عێراقی. بەڵێ، هەم سۆڤێتەکان و وڵاتە ئیشتراکیەکان و هەم حیزبی ئێمە دەوریان هەبوو لە نزیکخستنەوەی ئەو لایەنانە بە تایبەتی لە بەیاننامەی 11 ئازارە کە پشتگیری مافەرڕەوەکانی گەلی کوردمانە کرد. لە ڕاستیدا باشترین ڕێکەوتن و باشترین بۆچوون لەو کاتەدا خۆی لە بەیاننامەی 11 ئازارە دەرەخست. و دوای ئەوە بەس بۆچی ئێوە بەشداریتان نەکرد وەکو حیزب؟ ئایا حیزبی باز ڕازی نەبوو، پارتی ڕازی نەبوو، یا هۆکارەکەی چی بوو کە ئێوە بەشدار نەبوون، تەرەف نەبوون لە ڕێکەوتنەکەیە؟ ئەوە لەبەر مووقفی بارزانی نەبوو. بارزانی ڕەحمەتی ئەیویست ئێمەش بەشدار بین، بەڵام بەعسیەکان ڕازی نەبوون. لە پێشە لەگەڵ پارتی ڕێکەوتنیان کرد، وەزیریان هەبوو، ئەوانە کاتێکی وا خوڵقا کە ئەوان ڕێکەوتن لەگەڵ پارتی بکەن کە ئەوان پێشنیازیان کرد حیزبی شیوعیش بەشدار بێ. بەعسیەکان پێیان وتن ئەوان هەقی ئەوانتان نەبێ، ئێمە خۆمان لەگەڵیانە قسەکەین. لەبەرەوە ئەوان دوو قۆڵی بوو. یعنی هاوکات لەگەڵ ئێوەشە لە گفتوگۆیە هەبوون یان نەبوون؟ لەو سیەکان نەبوو، بەس لەگەڵ ئەوە هەبوو لە دواییە و گفتوگۆکە ئێمە ویسمان بە یەکەوە بین هەمومان. ئەوان نەیانوێ زووتیان ئێوەش بە ئێمە لەگەڵ پارتی و بارزانیان ڕێگەکەوین، لە دوایشە لەگەڵ ئێوە ڕێگەکەوین. لەسێەوە پشتیوانیتان نەکرد لە ڕێکەوتنەکە؟ پشتیوانیمانەکرد لە ڕێکەوتنەکەی 11 ئازار چونکە زۆر باش بوو، زۆر خاڵیتیا بوو. 70 بۆ 74 ئەو ڕێکەوتنە هەنگاوێکی گەورە بوو نرا و هەموو خەڵق تەئیدی کرد لە ناو خۆ لە دەرەوە
و ئەی مامۆسایەوە بۆچی بەشداری حکوومەتە خۆجێیەکانتان ناکرد مەسەرەن پارێزگاری سلێمانی کورد بوو علی مامۆسا عەلی عەبدوڵڵا بوو لە هەولێر هەروە لە دهۆک پارتی ڕێگەی نادا یا حکوومەت ڕێگەی نادا هۆکاری چی بوو؟ ئەو وەختە کە لە پێشە پارتی لەگەڵ حکوومەت ڕێکەوت بەڵێ حزبی بەعز ئەویست ئێمەی تیانە بین هەر خۆی و پارتی بێ ئەوانش منسەجیم بوون لەگەڵیانە لە دوایی هیچ ڕێگەیان نەدا برادرانی ئێمە لەو مەناسیبانەدا بەشدار بەڵێ کۆنگرەی دوی حیزب کە لە گوندێکی منتیقەی بارزان وابزانم بەسترا ساڵی هەفتە لەکوێ بەسترا کۆنگرەی دووهەم لە بن کاروخ بەسترا لە بن کاروخ لە نزیکی دەرگەڵە بەڵێ 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 لە نزیکی دەرگەڵە لە بن کاروخ بەسترا و من لەو کۆنگرەی بەشدار بووم بەڵێ مامۆسا لەو کۆنگرەیە گۆڕانکاری چی کرا کێ بوو بە سکرتێر مەسەلەن بڕیارە گرنگەکانی حیزب چی بووە گەرەوەی لەبیر وەڵاهی گۆڕانکاری ئەوە بوو کە هەر هاوڕێ عەزیز هەڵبژێردرایەوە بە سکرتێری حیزب بەڵێ و کۆمەڵی خەڵق لە لیژنەی مرکزی دەرنەچوون و کۆمەڵی خەڵقی تازە هاتنە ناو لیژنەی مرکزی تۆ بۆ خۆت کەی بووی بە ئەندامی کۆمیتی ناوەندی یاخۆلی من لە پێشە بووم بە ئەندامی کۆمیتی ناوەندی ئاشکرا نەبووم بە نهێنی بەڵێ حتا لە کۆبوونەوەکانە بەشداریم نەکرد لە عەلە الهامش لە لاوە وەسایقەکانیان بۆ هێنام ڕێی خۆم دەرەبڕی و بە تایبەتی ئەمدان بە برادرانی مەکتەبی سیاسی و ئەوانش ئێیاندا لەبەرەوە کە ئەو کۆنگرێش بوو لەوێ من ئەندام بووم لە لیژنەی مرکزی بەس تەرح نەکرامەوە بۆ هەڵبژاردن هەر بە ئەندامی مامەوە لەوێ کۆمەڵی خەڵق دەرنەچوون خەڵقی تر لە جێگەیان هەڵبژێرا شێخ عەلی بەرزنجی ڕەحمەتی بوو بە ئەندامی لیژنەی مرکزی بۆ یەکەمین جار هاوڕێ فاتح ڕەسوڵ و کۆمەڵی خەڵقی تر لابران باشە ئاڵوگۆڕێکی وا کرا بەڵام سکرتێر وەکو خۆی مایەوە مامۆساگەر یعنی وردبینی بکەی زۆربەی کات کوردێک سکرتێری حیزبی شووی عراقی بووە ئەوە پەیوەندی بە چیەوە هەیە پەیوەندی بۆەوە هەیە کە مەسەلەن لە ناو عەرەبەکانە خەڵکی وانە بووە کە سکرتێری بکە یا هۆکارەکەی چییە بە بڕایەوە هۆکارەکەی ئەوە نییە لەسەر ئەساسی قەومی بێبرێ ئەمانە کوردن و ئەبێ سکرتێر بێ یا لە عەرەبا کە سیوانە بێ دەیان کادر هەبوون کە توانایان هەبووە حتا لە 64 ئەنوەر مستەفا مەرەشەح بوو کە ئەنوەر مستەفا عەرەبە و خەڵقی بەسڕێ و بەڵام ئەنوەر مستەفا خۆشی دوایی بەلایەوە پەسەند بوو کە هاوڕێ عەزیز هەڵبژێردرێ ئەوە پەیوەندی بۆ هەبوو کە کودەتای شوبات کودەتای شومی شوباتی بەعسیەکان سەرکەوت کۆمەڵی خەڵق شەهید بوون لە ئەندامانی مەکتەبی سیاسی و لە سکرتێری حیزب و لەمانە ئەمانەی کە پێشکەوتوو بوون لە کوردستان بوون پارێزران یەک لەوانە هاوڕێ عەزیز محەممەد و هاوڕێ کەریم هاوڕێ عومەر عەلی شێخ دەورێکی باشیان دی بۆ ڕێخستنەوەی حیزب بۆ هەستانەوەی حیزب و لە پاشیشا هەموو شیوعەکان عەرەب لە پێش کوردەوە دەنگیاندا بۆ هاوڕێ عەزیز کە بێ بە سکرتێر باش هیچ بە هیچ جۆرێک لەسەر ئەساسی قەومی نەبووە لەسەر ئەساسی تێکۆشان و تەزحیە و خەباتی ئەو کەسە بووە باشە مامۆسا ینی سەردەمێکی گرنگ بۆ ئێوە لە حیزبی شووی عراقی ئەوەی بەرەی نیشتیمانی لە نێوان ئێوە و حیزبی بەعس ئەم ینی ئێوە چۆن چوونە ناو بەرەیەکی واوە زەمینە چی بوو دەوری وڵاتانی دەرەوە بە تایبەتی سۆڤێت و ئەمانە چی بوو مەبەستی چوونی حیزبمان بۆ هاوکاری بەرە پێکەنانی بەرەی نیشتیمانی لەگەڵ بەعسا مەبەستێکی خاوێن و پاک و نیشتیمان پەرۆرانە بوو بۆ ئەوەی ریزەکانی گەل یەکخا
بۆ هەنگاونان بەرەو پێشکەوتن. ئەیمە بەستی حیزبی باسچی بوو. بەڵام لە واقعە ئێمە کەوتینە هەڵهەوە. هەندێکیشمان نەمانەویست ئەو بەرێ پێک بێ، بەڵام نەمانەتوانی بە ئاشکرا باسی بکەین لەبەر تەنزیمی حیزبی و دیسیپلین. بۆ نمونە بۆ دەجێرمەوە وەختێ چوینە کوردستان لە پێش منە مەجموعای برادەر چوو بوون لەوانە هاوڕێ ئەبوو عامل سلێمان یوسف ستەفان کە ئەندامی مەکتەبی سیاسی بوو کە بەرپرسی کۆمیتەی عەسکەری بوو لە حیزبە. کە منی دی لەوێ زۆر بە گەرمی باوەشی پیا کردم و یەکترمان ماچ کرد، وتی هاوڕێ جەلال کە لە بەغا بووین تۆ لە لیجنەیەکا بووی 9 کەس بوون، من بەرپرستان بوو کە تۆ باست دەکرد لەوەی نەچینە جەبهە و ئەمە لەگەڵ بەعز ئەم جەبهەیە نەکەین و مخالیف بووی مناقەشەت لەگەڵ کردین، من لە دڵی خۆمە پێم خۆش بوو، بەڵام ڕەدمەدایتەوە لەبەر ئیلتیزامی حیزبی من مەسئولتانم نابێ لەوێ ڕێی خۆم دەربڕم. ئەوەی تۆ بە ئێمە دەکرد لەو کۆبوونەوانە من بە لیجنەی مەرکەزی و مەکتەبی سیاسی مەکرد لە کۆبوونەوەکانی خۆمان. مامۆستا سەرکردایەتی حیزب بە تێغڕای دەنگ بڕیاریان ناکە بچنەوە بەرەوە یاخود خەڵکی مخالیف بە تێگرای دەنگ نەبووە. بە تێگرای دەنگ نەبووە بەپێی ئەو وەختە تەبعاً ئەوەی بۆمان باس کراوە بیستومانە. من وەختە لە لیجنەی مەرکەزی نەبووم. باشە، بەڵام پێشکەوتوی کەواتە خەڵک هەبووە کە ناڕازی بێ لەگەڵ. بەڵێ خەڵک هەبوو ناڕازی بێ و تەقریبەن وای لێ هاتبوو 8 بە 8 بێ 7 بە 7 بێ شتێکی وە. بەڵام لە دواییە هاوڕێ عەزیز ممارەسەی دەورێکی بینیوە ئەو یەکلایی کردوێتەوە کە یەکیشی تریش لەو هاوڕێیانە تەئیدی کردووە کە هاوڕێ مەلاحمەی بانیخێڵانی بووە بوون بەرامبەر بە زۆربەی یەک دەنگ بەرامبەر بەوانی تر. مامۆستا کاک بەهادی نووری ڕەحمەتی بەهادی نووری باسیەوە کاڵێ ئێمە هەڵەیەکی گەورەمان کرد چوینە ئەو بەرەیەوە و دوای ئەوەش هەڵێ ئێمە بەڕاستی ئەمە قسەی ئەوە ئەڵێ ئێمە بووین بە کلکی حیزبی بەعەس یاخود پاشکۆی حیزبی بەعەس. تۆڵێکی من نامەوێت مناقەشەی مذەکرات و نووسینەکانی هاوڕێ بەها بکەم. لەگەڵ ئەو پەڕی ڕێز من نامەوێت مناقەشە ئەندامێکی سەرکردایەتی بۆ بەڵام من نامەوێت نیقاشی لێ بکەم چونکە زۆر شت هەیە وانییە وەک نووسیوێتی. باشە، لەبەر ئەوە نامێ بچمە قوڵایی. باشە، ئەی تۆڵێکی کەواتە ئێوە یەکسان بوون لەگەڵ حیزبی بەعسا لەو بەرەیە؟ چۆن یەکسان بووین؟ یعنی مەبەستم ماف و ئەرک و هەموو شتێک تاوەکو یەک بوو. هەر بەرەکەشیان بە مەبەستێکی شەریفانە نەکرد. ویستیان کە ئەوان ئیسیفادە بکەن لە بوونی ئێمە، بەڵام لەسەر نەهجی خۆیان بەردەوام بوون. نهجی احتیکارکردنی سوڵتە و نەهجی لێدانی جەماوەر لە فرسەتێکە کە خۆیان بە باشی بزانن. یەکێک لە ئەهدافەکانی بەعەس ئەوە بوو کە حیزبی شیوعی و پارتی لێک دوورخاتەوە. ئەوە ئامانجی بوو، بەردەوام هەوڵی داوە. بەڵام ئێمە کە چوینە ئەو بارەیەوە لەگەڵ ئەوەشە هەر لەگەڵ پارتیە عەلاقەمان هەبوو، هەوڵمانەدا نزیکی خینەوە، ئەمە هەوڵمانەدا هەڵوێستی باشی گونجاو بگیرێتە بەرەو پێشکەوتن. بەڵام واقعەکە شتێک بوو، نیەت و هەوڵدان و هیواداری شتێکی تر بوو. باشە، ئەی کەواتە ئەو نیەتی ئێوە وا بووە، بەڵام لە ساڵی 1970 بە تەواوەتی دوورکەوتنەوە ئێوە و پارتی، تەنانەت دەستان برد بۆ چەک بەرامبەر بە یەکتری. ئەویان لەسەر چی بوو؟ خۆیەوە هەردووتان لە حکوومەتا بوون، ئێوە 2 وەزیرتان هەبووەوان 5 وەزیریان هەبوو، 6 وەزیریان هەبوو. باشە، 6 وەزیریان هەبوو. یعنی بۆچی پەلاماری یەکتاننا؟ بۆچی؟ لەبەر ئەوەی ئەوان هەندێک منەظەماتیان
وەکاکە حەمە کەشفی کردووە حەمە عەزیز بەڵێ ئێوە باسی 63یەکەین ئێمە باسی 73یەکەین هەفتا و سێ و دواتریش بەڵێ ئەناسر و کەسانی وا هەبوون کە لە دژی حزبی ئێمە کاریانە کرد بەڵێ و خەڵقیان اختیالە کرد و ڕێگەیان نەئەدا بە یەکەوە ئەو بکەین بە دەعم و تەشجیعی حکوومەتی بەعس بەڵێ لەبەر ئەوە ئێمە ئەو وەختە کە تۆ ئەڵێی شەر کرا لە بینی هێزەکانی پارتی لە دژی دوو لقی ئێمە لقی دە و لقی چوار بەڵێ لقی چواری گەرمیان لقی دەی قەرەداغ کە لە دەربەنی خان بوون بەڵێ هێزێکی گەوریان نادنە سەریان بوو بە شەر بەس مامۆستا ئەوان ئەڵێن ینی ئەوان ئەڵێن گوایە ئێوە خەڵکی ئەوانتان کوشتووە لە پێشە ئەوە ڕاستە ناوەکەی بڵێ چێمان کوشتووە نازانم ئەوان ئەڵێن کە ئێوە دەست پێشخەریتان کردووە ڕاز نییە بەڵێ ئەوان لە کوشتنی ڕەوفی حاجی قادرەوە و بەڵێ ئەوە کانی ماسی پێشینەکە ئەوە بەڵێ ئەوە کۆن بوو دوایی ڕۆفی حاجی قادر دوایی شەڕیان بە لقی دە و لقی چوارە فرۆشت پەلەماریاندان ئەوان دیفاعیان لە خۆیان کرد بەڵێ کە دیفاعیان لە خۆیان کرد ئەمەلیەن واکەوتەوە کە ئێمە لە شارەکانان ئەو برادرانە بەڵێ واکەوتەوە کە گوایە ئەوان لەگەڵ بەعسن و لە چەچیان لە بەعز وەرگرتووە واکەوتەوە بەڵام زوو بە زوو هەوڵ درا حیزب سەیتەڕەی بەسەرە و ئیشا کرد و ئاوی کرد بە ئاگرا و کۆتایی بۆ شتی هێنا بەڵێ و ئەوە بوو لەگەڵ پارتیان ڕێکەوتینەوە بەڵێ ئەو برینەش تەداوی کرا ئەی ساڵی 74 بەڵام لە ساڵی 74 برینەکە قوڵتر بوو مامۆستا چۆن ئێوە لەگەڵ حکوومەتی عراقا لە هاوپەیمانیا بوون ئێوە بەشداریتانە کرد لە شەڕەکان بە دژی پێشمەرگە ئەچوونە سەر پێشمەرگە لە دیەکان ئەمە ڕاستە بە هیچ جۆرە ڕاست نییە مامۆستا تۆ هەر شتێکاڵی بۆ حزبیشیڵێ هیچ جوانێک جوانێکم بۆ بێنەرەوە کام دێ کام پارتی باش ئێوە ئەڵێن لەگەڵ دەبابەکانی بەعس بە یەکەوە هەجوومتانە کردە سەر ئای خۆیانە هەردی ئای خەڵقی نەیارە ئێوە لە ناو شار نەبوون مامۆستا مەگەر ئێمە لە ناو شار بووین بەس قەت چەکدار نەبوون ئێوە لە ناو شار چەکدار بووین بەس قەت لە دژی شۆڕش و پارتی نەبووە بەڵێ یعنی ئێوە لەگەڵ بۆ مێژوو لەگەڵ حکوومەتی عراقی و جاشەکانە بەشداریتان نەئەکرد لە شەڕەکانە نە بەڵێ یەک جار نەبێتەوە ئەوەکو پێم وتی هێرشیان بردە سەر ڕقەکان ئەوانش بەرەنگاریان وەستان لە غەیری ئەوە ئێمە قەت دەوری جاشی و نامە بەستم ئێوە نامامۆز بە جاشە بوو و کاتە مامۆستا بەڵێ منش حزبی شوێڵم قەت دەوری جاشی نەدیوە لە دژی شۆڕش ئەوەشی کە کرابێ هەر وەختێ تەقە لە تفەنگمانەوە هاتبێ بۆ دیفاع بووە لە حیزبمان بەڵێ و هەمیشە هاوڕێ عەزیز هاوڕێیانی تر لەگەڵ ئەوە بوون کە پەیوەندیەکانمان لەگەڵ پارتی یەکخینەوە و چاچی بکەین بەڵێ مەسەلەن بۆ نمونە بەڵێ وەختێک فەرەنسۆ حەریری تەبعەن لە پاراستن بوو بەڵێ پێشان شیوعی بوو بە پارتی و دڵسۆزی بارزانانی قەینا بەڵێ لە پاشا کە هین بوو لە سجنی ڕایات کۆمەڵی خەڵقی ئێمەیان گرت لەوانە عەلی مەولودی دار بەسەری و خەڵقی تر وتبووی ئێوە بە عەلی مەولیان وتبوو ئێوە بە ئەمری کەریم ئەحمەد و شیوعەکان ئێوە گیراون ئەوان ئێوەیان ناوە بەگرت ئەویشوی چۆن وتبووی چاگەوە ئێستا هاتوون بۆ لای بارزانانی زەکی خێری و کەریم ئەحمەد و ئەوانە هاتون بۆ لای بارزانانی لەگەڵ وابزانم دکتۆر ڕەحیم عەجینە و ئەمانە وەفد بوون هاتن دەبا داوا بکەن ئێوە بەربەن ئەڵێ پێمان وتووە فەرەنسۆ ئەڵێ پێمان وتووە عەلی مەولود لەوێ ژیراوە کەیفی خۆیەتی با بژیرێ کە ئەسلی نییە و هاوڕێکەکەی وتی شتیوانە بووە بوون بەهۆی ڕوخانی عەلی مەولود عەلی مەولود ئیتر ئیعلانی کرد کە من لە مەولا شیوعی نیم بوو بە پارتی تا ماوەیەک و دوایێ هاتە بەغا کە ڕاستیەکەی بۆ دەرکەوانە هاتەوە بۆ لای حزب من دیم وتم کاکە وەڵا ئەسڵ ئەساسی نییە نەکات هاوڕێکەریم وای وتووە نە کەس وای وتووە ئەوە پەرلەیەک بووە لە فەرەنسۆ بۆ چاس کرا
ئیتر ئەوە بوو هاتەوە بە حزب ئەو فترێ جگەلەوە ئێمە لە هەموو حاڵەتەکانە برای مەسلحەت بووینەوەگەڵێ بەشەر نەمانیستووە باش بەڵگەنامەکانی حزب بخوێنەرەوە بەیانەکان بخوێنەرەوە ئەگەیتە ئەوە ناتوانم مامۆستا بەڵگەنامەش هەیە و زۆر شتیشەیە کە ئاڵێن ئەم شۆڕشێکی کۆنەپەرستیە و لەگەڵ ئیستیعمارایە و ئەمە دژی بلۆشی سۆسیالیستی ئەو شتانەش هەن مامۆستا بەو دەرەجێ حیزبی شوێنی هەن بەڵگە زۆرن ئێستا هەتا لە ڕۆژنامەی پراودا بۆ نمونە نووسراوە کە ئەمە جەماعاتێکی کۆنەپەرستن و کاریگەریان هەیە لەسەر پێشکەوتنی عێراق سۆڤێتیەکان نووسیویانە سۆڤێت شتێ بنووسێ من بەڵام ئێوەش نووسیتانە لە ڕواناکەم وابێ بەڵام ئێمە بەڵام مۆساوە هینەکەی هەیە تۆ بڕوا ناکەی ینی ئەوە ڕۆژنامەکە لە 4/5/74 باسیەوەکە خۆیان نووسیان بەڵێ ئێوە لە سەری ماسەوە بەس ناخر لە تەریق شعبوو لە ئەوانەی شتا ئێوە شتان هەیە وەختێک ناکۆچی بوو بێ بەڵێ شەڕوهەرا بوو بێ طبعاً برادرانی ئێمە شتیان وتووە و هەندێکی نامەوزوعەیە برادرانی پارتی شتیان وتووە زۆری نامەوزوعەیە زۆر باشە مامۆستا کەواتە لێرە ماپشوویەک بین و درێژە بە قسەکانمانەی دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا جەلال دەباغ مامۆستا لە دوای 75 دوای ئەوەی کە لەو گەلە کۆمەچیە نێونەتەوەیی شۆڕشی کورد ئەگلێ باسەوە کرێ مامۆستا ئەڵێن حیزبی شوویعی پێی خۆش بوو کە ئەو شۆڕشە ڕووخا ئەمە ڕاستە من ئەمەوێت لە زمانی جەنا بۆیە و پرسیارانەکەم بەڕاستی ئایا ئەمە وایە ڕاز نییە بەڵێ مەسلەیەکی کوردی ئەوەیە کە ماڵی دراوسێت ئاگری گرت ئەو بۆ ماڵی خۆتان بەرە بە نەمانی شۆڕشی ئەیلول و بەو ئاشبەتاڵەی کە لەناو قۆستا ئەڵێمە ئاشبەتاڵ زربەیەکی گەورە لە حزبی شووعی و بزاوی ڕزگاری خوازی گەری عێراق و کوردستانیش کەوت چونکە شۆڕشی ئەیلول چاوەڕوان بووین دوا ڕۆژێکی تری هەبێ کە ڕووخا حتمما ئینتیکاسەیەک بوو تەنیا بۆ پارتی نەبوو بۆ تەواوی حرەکەی نیشتیمانی بوو لە عێراقا لەبەر ئەوە ئەوانەی کە ئەڵێن حزبی شووعی پێیان خۆشە و شای لۆغانی بۆ ئەمانە ڕاز ناکەن و بەڵگیان بەدەستەوە نییە بە هەموو بەڵگەکان ئێمە ئەومان پێ ناخۆش بووە لەبەر ئەوە زۆر هەوریش درا چی بکرێ کە بەردەوام بین سیرمان کرد بەبێ بارزانی تۆزی زەحمەتە کە بیتەوە پێشەوە لە پاشا خۆی زروفەکە هات گەیشت کە دەست بکرێتەوە بە خەباتی چەکداری دەستکرا بە خەباتی چەکداری لەم لاوە قیادەی موقەتە و کاک مەسعود و ئەوان لەو لاوە مام جەلال و یەکێتی نیشتیمانی ئەوەی بەرامبەر بە ئێمە کراوە هەر بە قسە و نووسین خۆشە بەرامبەر بە هەر حزبێکی تر بکرایە تۆیشینە ئەمە باشە کە چینیان توانی حزبی شووعی لە ناو بەرن باشە بە هیچ جۆرێک ئێوە کە چوونە دەرەوە مامۆسا پێش هەمووان یەکێتی نیشتیمانی کوردستان و مام جەلال ئامێزیان بۆ گرتنەوە وایە ڕاستاوە نە ئەوەش وانە پرسیارەکانی من هیچی وانە بوو نەوەڵا تۆ تەوێت تەسریحی بە من بیکەوانە ڕاستە ئێمە لە نزیکەوە سوپاسی مام جەلالیشمان کرد مەفرزەیەکی ئێمە بە قیادەی من ناوەکانیشی پێ خدر ئێرنجاخی و بە مەجموعەیەکی ئێمە و پاشان مەفرزەیەکی پشدار ڕۆیشتنە منتقەی سلەیمانی ناوزەنگ کە یەکێتی و مام جەلالی لێبوو بە سوپاسەوە مام جەلال داعمی کردن کەواتە ئێوە یەکەم ینی نا باسی سلەیمانی بووەکەم بەڵێ کەواتە لە شوێنی تریش نەخێر شوێنی تر ئێستا بۆت بازەکەم بەڵێ داعمی کردن و چەند پاچەچێکی دانێ و سوڕانەوە لە ناو منەزەمات و لادەکانە و هەوریاندا کە مەفاریز دروستکەن و زۆر سوپاسی مام جەلالمان کرد بۆ ئەو هەڵوێستەی
بەڵام ئەی لەم لاوە بۆ حسابی ئەوە ناکەی لە بادینان بەڵێ کە هاوڕێ تۆمە تۆماس ئەبوو جۆزیف لە منطقەی لقی یەکی پارتی لەو منطقانە هینیان کردەوە مەقەڕیان کردەوە تێکۆشانی چەکداریان دەست پێ کرد کەواتە ئەوانی شەر باوەشیان بۆ کردنەوە ئەوانیش باوەشیان بۆ کردینەوە تەڵان لەبەر ئەوە ناڵێم ئەوانی ئەمان کردیان و ئەوانیان کرد لە وەختا هەمویان باوەشیان کردەوە لە منطقی بادینانیش هاوڕێ تۆمات دەورێکی باشی هەبوو. ئەی حیزبی دیموکرات هاوکاری کردن دیموکراتی کوردستان کوردستانی ئێران هەمیشە هاوکاری یەک بووین ئێمە هاوکاری ئەوانمان کردووە بەڵێ ئەوان هاوکاری ئێمەیان کردووە هەمیشە هاوکاری یەک بووین بەڵێ وا بەزم تەنیا یەک جار هەندێک هەڵەیان کرد بەرامبەرمان ئیتر دوایی ئەو هەڵەیەشیان وەستانیانی بەڵێ هەڵەکە چی بوو مامۆستا وەڵا سێ چوار کەسیان گرت و تۆزێ گوێیان ڕاکێشان لە پاشا ئەو ئێمەش هەڵوێستمان تون بوو بەرامبەریان بەڵێ ئیتر ینی گوێ یەکتریتان ڕاکێشا بەڵام ڕێکەوتینەوە زۆر بەباشی بەڵێ بەینەما لەگەڵ پێکەکە بەداخەوە بازێشت ڕوویدا لە دواییە ئەچوونە هەر گوندێک ڕسمەکەی خۆیان دانا یا بەسەر ڕسمی بارزانیا یا لە تەنیشت ئەوە بەڵێ ئێ باشە کاکە خۆل ئەو ماڵی ئەو فەلاحەتەوە ڕسمەکە بەجێ بێڵە ئەگەر حەز بکە دایە کوتێ و حەزنەکە ئەوە بۆتە دەخول مەبەست پەکەکەی یەکێتی و پاکەکە بەڵێ لەگەڵ تێگاڵان لەگەڵ پارتیا بەڵێ ئەوە بوو ئێوەش تێوەگلان وابزانام ئێمە تێوەگرین چۆن تێوەگرین بەڵێ مەفرەزێکی مشتەرەکمان هەبوو لەگەڵ کوکسی بەڵێ کوکسی بەشێک بوو پارتێکی باکووری کوردستان بوو نەخێر لە پارتی دیموکراتی کوردستان جیابەوە بەڵێ کوکسی ینی کوک ئیتیجاهی ئیشتراکی بەڵێ مەفرەزەیەکمان هەبوو لەوێ مەفرەزەکە نەمان بەڵێ برادری ئێمەیان لەگەڵا بوو 5 کەس چەکیان بۆ ئێمە نەقڵە کرد و یا هەریکاریان نەکردین لە پرێکانەمان دوایی یەکێکی قیادی پێکەکە ئەوانی بەجێهێشت و هات پەنای هێنا بۆ ئێمە و هەموو ڕاستیەکانی بۆ باس کردین ئەوان کوشتبوونیان وتی دوایی سێرمان کرد جلەکان و پێڵاوەکانیان لە پێی پێشمەرگەکانیانە لە بەریانە جانتا و شتیان لە لای ئەوانە لە پاشە ئەوەش کە کەشفی کرد بە تەواوی بۆمان دەرکەوت ئیتر بوو بە شەڕی هەردوولا ئەوان 12 کەسیان لە ئێمە کوشت مەفرزەکانی ئێمە 15 کەسیان یا 13 کەسیان لەوان کوشت من جیاوازیان لێنا ئەوە بۆ حیزب منی نرد بۆ شام تەطبیقی عەلاقە لەگەڵیان لەگەڵ براکەی عەبدوڵڵا ئۆچەڵان و مەسئولی شام و ئەمانە یەکترماندی ئیتیفاقمان کرد شەڕ ڕاگرین و بە ئەدەبیات بژۆزینەوە و بۆ یەکتری و کۆتایی بۆ مۆزوع هات باشە مامۆستا باسی سووریات کە تۆ ماوەیەکی زۆر لە سووریا و لە لوبناان و لە تورکیا و لە ئێران و ینی لەم سەر سنوورانە خەریکی کار و خەبات بووی پەیوەندی ئێوە لەگەڵ سووریا لەسەر چ ئەساسێک بوو لەسەر ئەساسی دوژمنی دوژمنەکە بوو یاخو استراتیژی بوو نەخێر ئەوان لەگەڵ حیزبی باسی عێراق تێکچوو بوون حەزبی چاردروست کردبوو سەر بە سووریا بوو قیادەی قوتری عێراق لەبەر ئەوە ئەوان ویست لەگەڵ هێزەکانی عێراقیە پەیوەندیان هەبێ و هاریکاریان بکەن لە دژی بەڵێ بەو اعتیبارە ئێمە عەلاقەمان لەگەڵیانە خۆش بوو و هاریکاریانە کردین چاوپۆشیانە کرد لە هێنان و بردننی چەک چەکیان نەدانێ پارەیان نەدانێ مامۆستا یەک پارەیان نەداوینەتێ و یەک کلاشینکۆفیان نەداوینەتێ تەنیا هاریکاریەکان ئەوە بوو چاوپۆشیانە کردەوە شتێکی گەورە بوو ئەوە چە کوشتانەتان لەکوێوە هێنا خۆ ئاشکرایە ئەمە وڵاتە ئیشتراکیەکانی یارمەتی منەظەماتی فەلەستینی ئەدا فتح و جەبهەی دیموکراتی و جەبهەی شەعبی و هەموو ئەو منەظەماتانە ئەوانیش نابە ئێمە بۆی نەرن مباشر سۆڤێت چێکیان نەداتی وڵاتانی لە ڕێگەی ڕێکخراوەکانی فەڵەستینیەکان بە سووریا چاویە پۆشی لەوەی پێشی ئەمان هێنا و ئەمان برد و نەقلی کوردستانمانەکەس چاوپۆشی ئێوە لەگەڵ یەکێتی پێکەوە چەکتان هێنا بۆ کوردستان لەگەڵ پارتی و ینی یەشێتی ئەوانە بە هاوبەشی
فترەیەک بە موافقەتی هاورە عەزیز و هاورە کەریم و مەکتەبی سیاسی و بە اقتراحی مام جەلال من لەگەڵ یەکێتیەکان ئیشم کرد مستەودەعێکیان هەبوو لە قامیشلی لەو مستەودەعە وەکو یەکێتیەک ئیشم کرد ژبەخانە ینی مەبەستە بەڵێ بەڵێ چەشێکی زۆری تیا بوو چێ مەسئولی بوو هاورە شێم حەمەی باخ شەماڵ بەڵێ مام جەلال وتی مام جەلال سڕی نەبوو کە لە ماڵی ئەبوو جەمەدیمان ئەوەی باس کرد وتی هاورە شەماڵ ئەم کوڕاناسی ئەمە ئەبوو مەحموودە بەس ئەوە جەلال دەباغە سڕی لا نەبوو منی کردی ئەوە یەک لەگەڵ تۆ ئیشەکە تۆ ئەبی بە مەسئولی ئەو پێشمەرگەیەکی یەکێتیە بەڵام لە واقعە ئەو مەسئولی تۆیە وریا بە ئاوای پێوت ئیتر ماوەیەک من لەگەڵیاتە پێکەوە ئیشمان کرد بۆ تەنزیمی مستەودەعەکە ئێوە شوێعی پارتی چوزانم پەکەکە یەکێتی ئەمانە ئەم هەموو چەک و شتە هات بە قاچاقی لە تورکیە و باشە تورکیە بەو دەوڵەتێکی بەهێز مخابراتێکی بەهێز چۆن نێزانی یاخود چاویە پۆشی ئەویش چۆن هەموو چەکە هاتۆچەکە هەمووی کە من بەش بە حاڵی خۆمانمان کە ئێمەمانمە بە سڕی زۆر جار لەسەر حدود دەبوو بە شەڕ و تەقە و هەراوەریا مەفرەزەکانمانیا بە شەر دەرەچوون یا ئەگەرانەوە کەس کوژرا لە شەهید بووی لە ئێوە پێشە شەهیدمان هەیە هەمووی لە قامیژلی نێژراوە بەڵێ بە زەوانەوە بزانم زیاتر کوردی باکوورن کاوکاری ئەوەیان کردووە نەخێر هەر پێشمەرگەی حیزبون بەڵام خەڵقی دهۆک و بامەڕنی ئەوانە بەڵێ مامۆساگە باسی بەرەی جەوقەتکەین ئەو بەرەیە پێشنیاری چیە بوو چۆن دروست بوو بەرەی جەوقەت دوایی جوود هەمووی پێشنیاری ئێمە بوو ئێوە وەکو شوێعی وەکو شیوعی مام جەلال متەجاوب بوو ئەو حیزبانەی کە لەوێ لە کارا بوون بە تایبەتی لەسەر ساحەی سووریا یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە عێراقیش و لە سووریاش و حیزبی قیادەی قوتری عێراق سەر بە سووریا حیزبی ئیشتراکی عێراقی لەگەڵ حیزبی شوێعی لەگەڵ حیزبی شیوعی و یەک دوو منەظەماتی بچکۆلە ئەمانە ئەوان یەکێتی و لەگەڵ حیزبی هێنا برێن قیادەی قوتری عێراق ڕازی نەبوون بە هیچ جۆرێک پارتی بەشدار بێ ئێمە ژەمانوت بابە نابێ بێ پارتی بەشدار بێ ئەوان ڕازی نەبوون سۆسیالیستیشی تیا بوو مامۆساوانە سۆسیالیستیشی تیا بوو بەڵێ لە پاشە ئێمە ئەوان ڕازی نەبوون ئێمە ئەو جەبهەیەمان پێکێنا بەبێ پارتی دوای دە 12 ڕۆژ لەگەڵ پارتیشان مفاوزەمان کرد وەکو تەجربەکەی 57 لەگەڵ ئەوانیشە جەبهەیەکی تایبەتیمان پێکێنا لەسەر بەرنامەیەکی زۆر باش و بە بەشداری سۆسیالیست کاکە حەمەی حاجی مەحموود و ئەوان بەڵێ بەس مامۆستا ئەمە هەڵوێستێکی دووفاقی نییە ئەمە نادووفاقی نییە چۆن لە دوو بەرەیابی لە یەک دوو بەرابی بۆ ئەوەی ئەمانە ڕازی نابن لەو بەرەیابن عینی بەرنامەکە متەناقض نییە لەگەڵ ئەوە بۆ خەبات لەگەڵ ئەوانە لەو ڕێگەیەوە ئەوانیشینی بەڵام دوای ئێوەیان دەرکرد لە بەرەی جەوقەت نەک دوای ئەوە هەر کە ئەوەمانی ئەلان کرد پاش فترێکی کەم ئەمان هاتن وتیان بۆ چونەتەوە وتمان کاکە قسێکە لە زڵدی ڕژێمە ئەوانە ئێمە لە وەسەتێک کۆیانەکەینەوە لەگەڵیانە زڵدی ڕژێم لەم لاشەوە زڵدی ڕژێم بەرنمەکەمان متەناقض نییە ناکۆک نییە بەڵام نابێ ئەنج ئێمەیان تەجمید کرد و سۆسیالیستیشیان تەجمید کرد ئیتر ئێمەش هەموو تێکۆشان و قوتی خۆتان خستە ناو بەڵێ ئەی مامۆستا کەسایەتێکی گرنگکە ئەویش خالیل بەگداشە تۆ بۆ خۆت چەند جارێ بینیوتە سکرتێری حیزبی شوێعی سووری ئەو هەم خۆی کووردە و ینی بەڵام نازانم ئەگە نەبێ بە پرسیارەکەیتە بڵێ وانە باسیێواکەن کە ئەم پیاوە هیچ خزمەتێکی بە نەتەوەی کورد نەکردووە
وانە هەمووی خزمەتی حیزبی بەعس و عەرەب و وانە خالید بەگداد چی کردووە نمونەیەکم پێ دەڵێم خالید بەگداد کەسایەتێکی دیاری حرەکەی شیوعی عەرەبی و عالەمیە لەبەر ئەوەی کە من و تۆ ئەزانین ئەسلی کوردە بەڵام ئەو لە ئەجوایەکی عەرەبیە ئیژێکا لە پێشە سکرتێری حزبێکە قیادەی لبنان و سووریا بەدەست ئەوە لە دوایە حزبی شیوعی لبنان بە قیادەی فەرزوڵڵاه الحەلو بوونە حزبێکی مستەقل بەڵام خالید بەگداد لە سووریا مایەوە بە بەرنامەی بە هاتوچۆی بە تەسریحاتی بە مەقالاتی بە بەرهەمەکانی گەورەترین خزمەتی بە حرەکەی سەوری و وەک بەشێکیش لەو حرەکەیە بە حرەکەی کورد کردووە لەبەر ئەوە یعنی کەواتە ئەووانییە کە ئەو نکۆڵی لە کوردبوونی خۆی و ئەم شتانە خزمەتی خۆی نکولی لە کورد ناکرد ئێمەماندی و قسەمان لەگەڵ کردووە بەڵام لە فترێکی معەنە مەسەلەن غەڵەتێکی گەورە کرا لە جێ ئەو ژنەکەی بوو بە سکرتێر ئێ باشە خەتاکە خەتای غەڵەتی حزبی شیوعیە باشە چۆن ویراسە نییە ژنەکەی لە دوای ژنەکەی عەماری کوڕی بوو بە سکرتێر حتا کۆبوونەوەی کرا ئێمە وەفدێکمان هەبوو لە 20 کەس من یەکێک بووم لەو وەفدە مکەرەم تاڵەبانی و برادرانی تری تیابوون لەوێ کرا قسە کرا ئەمانە ژنەکەی لیان پرسی کە خالید بەگداد نەما بوو مرد بوو وتی خالید بەگداد ئەسڵە کوردی بەس قەلبە عەرەبی و دەستی کرد بە دیفاعلەوە ئەمە وەڵامانە باباوە کوردە و بەڵام مەسەلە کورد نییە تێکۆشەرێکی شیوعیە بەبێ قەومیەتی عەرەبی و کوردی و ئەوە قاعدێکی شیوعیە و لە نازێکی تەقەدمی و پێشکەوتخوازە ئەو بەغەڵەت ئەی کرد بە مەیال بوو بەلای ئەوەی کە عەرەب بێ باشە مامۆستا گەبگەڕێنەوە بۆ باشووری کوردستان ساڵی هەشتا ئەوەی کە ئەی زانین هەمومان بینیمان ئەوەی لە پشداشان ڕوویدا ئایا یەکێتی ئەوەی کرد بۆ ئەوەی لەگەڵ حکوومەتی عراقیە ڕێبکەوێ و بکەوێتە مفاوەزاتەوە یا هۆکاری ئەو شەڕە چی بوو ئەو هەموو زیانە لێەوە کەوت تۆ بەڕێزت زۆر درەنگە چونکە لەو بارەیەوە هەموو شتێ بڵاو کراوەتەوە من لەمەیە لە تۆی ببیستم لە منی ببیستی لە سەر زەوی ئەو شتانەی کە بڵاو کراونەوە ئیسپات بوو دەرکەوت کە یەکێتی ئەو کارەی کرد بۆ ئەوەی لەگەڵ بەعز ڕێبکەوێ و ئەوە بوو ئەڵێن گوایە ئەو وەختە باسیەکانی عێراق و سەدام و عەماش و ئەمانە بە دووربین سەیریان کردووە بزانن چۆن لە شیوعەکانە درێ کردویانە بە شەرت ئەوان لەوان بدەن ئەنجا ئێمە هاریکاریەکەین و بە تەجربە دەرکەوت کە لە ئێمەیاندار ڕایان کرد ڕۆشتن هاریکاری لەگەڵ بەعسا کردیان و لە سەدی شۆڕش و لە سەدی ئێمە و تەواو ئاڵێن بەدەستی ئەوان بووە پاشان مەسەلەکە بەسەر نەوشیروانە شکایەوە بەڵام وان نییە هەر نەوشیروان مەسئول نییە بەزە و سەرکردایەتی ئەو هێزەی ناکرد بەڵێ سەرکردایەتی خۆیان مەسئولن کە بڕیاری ئەو شەڕیان داوە لەبەر ئەوە مەبەستیان ئەوە بوو دووشت بکەن یەکەم هەڵوێستێکی تر هەبوو هێزەکانی پارتی و شیوعی و هاوپەیمانەکانمان هێرشیان بردبووە سەر ماڵبەندی سێ یەکێتی لە بالیسان ئەوانەیان دەرکردبوو ڕاویان نابوون و لیان شید کردبوون و لیان کوشتبوون ئەمان لێرە کە ئەوەیان بێزووتیان ئێمە بۆچی بژین شەڕی ئەوانە بکەین خۆ قیادە لە بەردەستمانە لەوا دەدەین ئەوە غەڵەتیش بوو تەواو بەڵام کردیان ئەی مامۆستا بەڵام لەم لاوە لە حاجی مامەند مەلا بەختیار و مامۆستا بەهادی نووری ڕێکەوتنێکی لۆکاڵیان کرد ئەوە چۆن بوو ئەوە مەلا بەختیار ئیشێکی باش بوو یا خراپ بوو لەلایەن حیزبەوە بە تایبەتی بە حەقیقەت باشیش بوو خراپیش بوو
بەڵێ تۆ ئەرەی چۆن باش بوو ئەڵێم بەو جۆرە باش بوو کە مەلا بەختیار ڕێیەکی ترێ هەبوو جیاواز لەو ڕەئە بەڵێ نێ ئەویست هێزەکان بخاتە شەڕەوە لە دژی هێزێکی شیوعی کە لەوێ نزیک یەکن ڕاوەسە ئەوە یەک هەموو تو باش و خراپ باش ئەوە لایەنەکە باشەکە لایەنە خراپەکەی مەکتەبی سیاسی داوای لە بەهادین کرد کە هێز بنێرن بۆ کۆمەکی حزب کەسی نەنارد بەڵێ هێزیشی هەبوو تاوان ئای تەبان بەڵێ. مەسئولی ئەو منتیقەیە بوو هەمووی بەڵێ کەسی نەنارد مەسئولی ڕێکخراوی سلێمانی و کەرکووکی حزب بوو لەو ناوە بەڵێ کەسی نەنارد بەینەمایەکێتی بە تەریقەی تر خەڵقیان نارد بەڵێ لە گەرمیانەوە خەڵقیان نارد لە شوێنی ترەوە بەس بەڕواڵەت و بە دیارە مەلاوەخەر کەسی نەنارد لە واقعا ینی فێڵیان لە بەهادی نووری کرد تۆ وا بڵێ من وا ناڵێم من پرسیارێکم من ناڵێم بەهادین ئەوەنگە بەسیت بێ فێری لێ بکرێ ئەوە مقتەنێع بوومە و ناهجا دوایی لە ڕووباری دێوانە لەگەڵ وەفدی یەکێتی کۆبوونەوە وەفدێکیان نرد بەهادین خۆی تیانە بوو بەڵێ ڕێکەوتنیان لەگەڵ یەکێتی کرد برادران و خەڵقی ناوچەکە ناویان نا کەمپ دێوانە بەڵێ کەم دێویدی هین نەبوو بەڵێ سادات بەڵێ ناویان نا کەم دێوانە چونکە لەو کەم ڕێکەوتنا مساومەیەکی زۆر کرا لەلایەنی حیزبەوە بۆ یەکێتی کە ئەوان ئەوەیان کرد زەربەیەکی گەورە بوو بەڵێ حتا لەوێت چەند کەسێکی برادری ئێمەی چاک شەهید کران بە زۆر فڕوفێڵ و ڕوویان باش مامۆسا بەداخۆ کاتەکەی ئێمە بەرەو کۆتاییە چێ بەڵام یەک پرسیار جەنابەت با بەو کۆتایی پێبێنی بڵێ جەنابەت فترەیەک واز لە حیزب هێنا حیزبی شوێیی ئەوە یەک دووهەم بە بڕوای تۆ شوعیەت کۆتایی هاتووە من هیچ وەختی وازم لە حیزبی شیوعی نەهێناوە بەڵێ واسێنان تو ئەبێ داوا بکەیت و نامە بنووسی و واز باز عاجز بووی تو چوویتە ناو حیزبێکی تر و چونکە ئەو وەخت سکرتێری ئەو وەخت درۆی لەگەڵ من کرد بەڵێ کێ بوو دوو جار خۆت سەیری کرد با نەبێ بەتەشی بەڵێ من کە وازم هێنا لەگەڵ نەچوون بۆ لای هیچ حیزبێکی نەچوویتە ناو زەحمە کێشان بە هیچ جۆرێک وتیان وەرە بۆ ئەندامی مەکتەبی سیاسی و وتم بە هیچ جۆرە من شوێعیم نابم بە ئەندامی باش بەڵام لەگەڵ کا قادر عەزیز و زەحمە کێشان عەلاقەم خۆش بوو بەڵێ ئەوان وتیان ئێمە کاندیدی دەکەین وەک جەلال دەباغ وەک شیوعی وەک نووسەر قایمەی کوردستانی بەڵێ لە دوایەوە هەشتە کەس بوون منیان خستە نۆزدەهەم بەڵێ هەتا قارە عەزیز هاورە قادر لەگەڵ هێنا قسەی کردبوو مەلا بەختیار و ئەوانە وتبوویان بەقەوەترین ئەندام لەو قائمەی کوردستانیا جەلال دەباغە ئەویش توی باشە ئەی بۆ خستوانتە نۆزدەهەمین ناو بەڵێ بۆچی دیعایەکی زۆری کرا لە دوایە کە دەنگی بۆ مەدەن حتا دەنگی خارج یەک دەنگیان بۆ من حساب نەکرد باش کەواتە تۆ مامۆستا لەم لا بۆ تەواوکەم بەڵێ لەبەر ئەوە من کە عاجز بووم لەوە چوون بووم بە چەپ بەڵێ پارتی چەپی کوردستان پارتی چەپی کوردستان بەقایای پارتی کاری سەربەخۆی و ئەوانە نا ئەوەی کە ئەبوو حکمە دوایی وەک پارویەک تەسلیم بە پارتی کرد بەڵێ حزبی مەگەر بڵێ لە وەختی خۆیان کە چەند کەس لە مەحەلی هەولێر جیابوونەوە بەڵێ جا خۆڵە جیابوونەتەوە حیزبی حزبی تریان دروست کرد بەڵێ ئەو حزبە بە ناوی پارتی سربەخۆیی کرێکارانی حزب العمال مستقل بەڵێ پارتی سربەخۆی کرێکارانی سربەخۆی مستقل ناوچی بەڵێ لەوە ئەو حیزبە بەقایای هەبوو ئەوانیش پەرتو بڵاو ببوونەوە
بعضی منەظەمان بە قیادەی مولازم شوان مابوون وتیان ئێمە داوامان کرد کەواتە مامۆسایەوە تۆ چیتە ناو پارتی چەپەوە نییە؟ نەخێر ئێمە هاتین پارتی چەپمان لەو مؤتەمەرا دروست کرد کۆنگرەمان کرد هەڵبژاردن کرا من هەڵبژێران بۆ قیادە لە قیادەکە شادا کۆبوونەوە منیان هەڵبژار بە سکرتێر لجنێکی ئیستیشاریمان پێکێنا بە ئەویش بە هەڵبژاردن لە بەهادی نووری لە کۆمەڵێک تێکۆشەری کۆن ئەکرەمی ساڵحی ڕەشا لە نمونەی ئەوانە شش حوتێک یەکیان لە پێشا لە جەماعەتی قیادەی مرکزی بوون ئەوانە بوون بە ئیستیشاری کەواتە مامۆستا جەناب دەتەوێ وا کۆتایی پێبێنی ئەتەوێ بڵێ کە تۆ لە پەنجاکانەوە هەتاکو ێستا شوعی بوو تو هەر شوعی ژەبی بەڵێ وایە بەڵێ وایە ڕاستە زۆر سپاس دەکەم مامۆستا بەوەی کە بەشداریەم بەرنامەیە کرد و زۆر ماندوومان کردیم یەک دوو ڕۆژە سپاس منیش سپاسی کەناڵی ڕوودا و ئەەکەم و ستاوی بەرنامەکەتان بەرنامەی پەنجەمۆر و بەڕێزت زۆر سپاس کە زەحمەتان کێشا و سنگتان فراوان بوو بۆ ڕائەکانی من و ئەو چاوپێکەوتنەمان ئەنجامدا بە هیوام دیداری ئەگەر ژیان فرسەت بە دیداری تریشمان هەبێ ئینشاءڵڵا و هیوای سەرفرازی و سەرکەوتنتان بۆ دەخوازم زۆر سپاس دەکەم زۆر سپاس مامۆستاجیان بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی پەنجەمۆر لەگەڵ مامۆستا جەلال دەباغ پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیەکی دیکەیە و بەخواتان ئەسوێرم. هەمیشە ویستوتە هێشتنەوەی زمانی کوردی وەکو چەکێک بە دژی بڵێن بەعس و ئەوانە بەکاربێنی ئەو پاسەی کە پڕیان کرد لەو تەلەبانە بەرەو جنوب بردیانن وتیان دوایی پاسەکە سوتاوە لە ماوەی شەوێکە ینی هەموو سەعجارێ هیچیانی ئادامان بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم یەک لە سەسەی شاری مسڵ کورد بوون و ئەو کوردانەی کە لەوێ بوون زۆر دڵسۆز بوون. سیروانی هاوڕێت چۆن کوژرا کێ کوشتی بۆچی کوژرا لە وڵاتێکی داگیرکراوە گەورە بیت دایمەن هەستێکی نیشتیمانی دروستە بێت. ئێمەوەمان نزانی ئەوەی کە شۆڕژگێرە بەس لە سلێمانیە هەیە بۆمان دەرکەوت ئەگەر هەولێرەکان لە ئێمە باشتر نەبن وەکو ئێمە.